كاغ أحمد فرمو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. كاغ أحمدی خۆشەویست. دەستخۆشی بەرنامەکە دەبێ مامۆستا. خوا لە ڕازی بێ یاخوا دەستی جەنابیشتان خۆش بێ. مامۆستا پرسیارێکمانێ پەیوەندی بە تەوەرەکەشەوە نییە. قەیسێکە ئاسایە. مامۆستا گیان پارەی شوێنی گەشتیاری کەپر و خان و شوێنی گەشتیاری کە خەڵک دەچێتە بۆ شوێنانە هەندێک خەڵک بە شێوەی ناشەرعی بەکاردێن هەندێکیشێ بە شێوەی شەرعی. ئایا پارەیە دروستە یان ئیشکردن لەو شوێنانە دروستە دروست نییە؟ بەسەر چاو ئینشاءالله قسەی لەسەر دەکەین. دەخۆشی پێ دەکەم سپاس دەکەم. سپاس بۆ جەنابیش کاغ ئەحمەد. کاغ ئەحمەد فەرمووی پیارەی شوێنی گەشتیاری حرامە ئیشکردن لەو شوێناندا حرامەیان نە. وەڵڵاهی من حەزم لێ فتوا بدەم چونکە ئێمە بە ڕێزانی لیژنەی فتوامان هەن. ئەو شوێنانی کەوا گشتین باشتر وایە لیژنەی فتوایان بۆ بدا. هەر کەسێک کە کەپری گەشتیاری دەکاتەوە پرۆژەی گەشتیاری دەکاتەوە پێش دروستکردنی بڕواتە لیژنەی فتوا بە جوانی بۆیان باسکە ئەم شوێنە چێ ڕووی تێ دەکات چی تێدا دەکرێت. بەڵام من هەر بە حرمەتی پرسیارەکەی جەنابەت پرسیارەکەم وەکو حەڵاڵ و حرام جواب نادەمەوە چکە پسپۆڕی من نییە. ئەوە ئیشی لیژنەی فتوای مامۆستاکانی ئێمە مامۆستای من ئەندامانی لیژنەی فتوای شەرعی کوردستانن. بەڵام کاغ ئەحمەد جان هەر شوێنێک خۆشی تێدا بکرێ خێزانێک بە قەدر و حرمەتەوە کاتێکی خۆش لە دەم ئاوێکە لە کەپرێکە لە کابینەیەکی جوان و گونجاودا خۆیان بە حیا و حرمەت و بەڕێزەوە عیبادەتی خوا بکەن کاتی خۆش بەسەر بەرن خواردنی خۆش بخۆن قسەی شەرعی و جوان و نوکتە و پێکەنینی جوان لە نێوان دەرتا بکەن کەسەکانی بەرامبەریان تەنیشتیان ئیزعاج نەکەن نەزەر و تێکەڵاوی دروست نەبێ کاری ناشەرعی نەکرێ عەرەقی تێدا نەخورێتەوە قوماری تێدا نەکرێ. ئیسلام دینێکی فراوانە پێی خۆشە خەڵک بە خۆش گوزەرانی بژێ هەموو کەڵک مەزرعی نییە و باخی نییە ئەی ڕوو لە شوێکە ڕوو لەو شوێنە گەشتیاریانە دەکا. بەڵام دەکرێت خاوەنی شوێنە گەشتیاریەکە قەدەغەی بکە بڵێ بەڕێزم من کە ئەم خانوەت دەدەمێ ئەم کەپرەت دەدەمێ ئەم کابینەیە دەدەمێ ئەم شوێنت دەدەمێ جەنابەت ئەمڕۆ لە زمانی جەنابەتدایە تۆ کرێی خۆت دەدەی. بەڵام ئێمە مەرجمان هەیە یەکەم نابێ خەڵکی ئیزعاجکەی دووەم نابێ قەدەغە کراوەکانی خوای تێدا بکەی کە عەرەق و قومار و ئەو بەرزکردنەوەی تەزجیل و ئەوانەیە. ئەگە ئەمانی تێدا بکەی داوای لێبوون لێ دەکەین. هەر شوێنێک حرامی تێدا نەکرێت کرێکەی حەڵاڵە ئیشکردن تێدا حەڵاڵە و هەر شوێنێکیش حرامی تێدا بکرێ عەرەقی تێدا بخورێ قوماری تێدا بکرێ بێشەرعی تێدا بکرێ پارەکەی حرامە ئیشکردن تێدا حرامە. بەڵام شوێنی گەشتیاریش ضرورە لە وڵاتە هەبێ عەرزم کردن هەرچەندەوە فتوای لیژنەی فتوای دەوێت بەڵام هەر بۆ حرمەتی کاغ ئەحمەدی بەڕێز و خۆشەویست بەو مەرجا ئینسان بە زمانێکی شیرین ئاماژە بەوە بکە کە ئەم شوێنە شوێنی خێزانیە ئیستراحەتە زەرەر بە خەڵک نەگەیەنی و کارێکی تێدا نەکەی کە شەریعەتی ئیسلامی حرامی کردبێ ئینشاءڵڵا هەم پارەکەی حەڵاڵە هەم ئیشکردن لەو شوێنانەشدا حەڵاڵە.